پرۆژەکەی بافڵ تاڵەبانی بۆ وەرگرتنی پارێزگاری کەرکووک شکستی هێنا. بە نزیکەی هەفتەیەکی ماوە بۆ تەوابوونی مۆڵەتەکەی سوودانی تا لایەنەکانی کەرکووک لە سەرپێکهێنانی حکوومەتی خۆجێیی پارێزگاکە ڕێک بکەون و با پێی زانیاریەکانی تیواریش پرۆژەکەی بافڵ تاڵەبانی بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجێیی پارێزگاکە شکستی هێنا و ڕەتکراوەتەوە. با پێی زانیاریەکانی تیوار سەرۆکی یەکێتی پرۆژەیەکی داوەتە لایەنەکانی عەرەب و تورکمەن و پارتی لە کەرکووک و ناوەڕۆکی پرۆژەکە دابەشکردنی پۆستەکانی پارێزگایە لەسەر بنەما 1/3 بۆ هەر پێک هاتەیە با مەرجێک پارێزگار بۆ یەکێتی بێت. با پێی ناوەڕۆکی پرۆژەکە هەر پێکهاتەیەکی کورد و عەرەب و تورکمان هەریەکەیان 130 پۆستەکانی حکوومەتی خۆجێیی کەرکووکیان بەردەکەوێت و پارێزگار بۆ یەکێتی دەبێت و جێگرێکی پارێزگار بۆ پارتی. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و جێگرێک بۆ پێکهاتەی عەرەب و قایم مەقامیش بۆ تورکمان لەگەڵ بڕیاردەری ئەنجومەنی پارێزگاکە. با پێی زانیاریەکانی تیوار سەرجەم لایەنەکانی هاوپەیمانی ئیدارەی کەرکووک و پرۆژەیی یەکێتیان ڕەت کردوتەوە جگا لە ڕێیانکردانی هاوپەیمانی بابیلۆن کە خاوەنی تەنها 1 کورسیە. سەرچاوێکی ئاگاداریش با تیواری گوت بافڵ تاڵەبانی چەند ڕۆژێکە گەڕێکی دیکەی سەردانی لایەنە عێراقیەکانی دەست پێ کردووە و دوێنێ لەو چوارچێوەیەدا سەردانی سەرۆکی هاوپەیمانی عەزمی کردووە. هەرو سەرچاوەیە وتیشی یەکێتی دەیەوێت قەنەعەت بەو لایەنانە بکات تا پشتگیری پرۆژەکەی بکەن. بەڵام لە کۆبوونەوەکەی هاوپەیمانی ئیدارەی کەرکووک سەرجەم لایەنەکان پرۆژەکەی بافڵ تاڵەبانیان ڕەت کردوتەوە. بە گوێرەی مۆڵەتەکەی محەممەد شیع سوودانیش لایەنەکانی کەرکووک هەفتەیەکیان لە بەردەما بۆ پێکهێنانی حکوومەتی خۆجێیی. پێشتریش تیوار ئاشکرای کردبوو کە سوودانی بە لایەنەکانی وتووە ئەگەر ڕێکەوتن نەکرێت لەسەر پۆستەکانی پارێزگای کەرکووک و هەڵبژاردننی پارێزگار ئەوە وەک سەرۆک وەزیران کەسێک بە وەکالەت بۆ پۆستەکە دیاری دەکات.